لە دەستپێشی کۆڕەکەماندا چەند چرکەیەک بە بێدەنگی بۆ ژیانی پاکی شەهیدان بابەتەکە ناوی پەیوەندی نێوان زمان و وێژەی کوردیە. بەڕاستی ئەمە ئەگەر دابنیشی بینووسیتەوە لەوانەیە یەک تێوی گەورەی لەسەر بنووسی، چونکە تۆ بێت لە سەرەتای پەیدابوونی زمان و وێژەی کوردیەوە باسی بکەی تاکو ئەمڕۆ. من لە ڕاستیە دوو کتێبی گەورەم لەسەر ئەوە نووسیوە کاتی خۆی. ئەمە یەکیانە سەلیقەی زمانەوەی گرفتەکانی دەوری حەسەن لاپەڕێ 2000 چاپ کراوە. پێش بەرگیشم لەسەر وێژەی کوردی نووسیوە. اینجا توانی و مابوتارێکی کورت و پوخت لەوانە هەڵبژێرن، زۆر بە زەحمەت هەڵبژێرن. ئێمە زۆر باشە زانین پێشەوەی ئاینی ئیسلام لە کوردستانە بڵاو بێتەوە لە ناوچەکە بەگشتی زمانی کوردی هەر هەبووە وەکو زمانی ئاخافتن، بەڵام زمانی نووسینمان نبووە، تەنها زمانی هۆنراوە نەبێت. ئەویش نەنووسراوەتەوە هۆنراوە، بەڵکو هۆنەرەکان هۆنراوەکانیان وتووە لە سینەیانە هەڵیان گرتووە خەڵکەکەی کە گوێی لێ بوو تا خوێند و نووسین پیا بوو، دوایی تەوەی بە بنینانە هاتووە نووسیوانەتەوە. بەڵام بۆ سەلماندنی ئەم ڕاستێژەوەیە کە هەموو ئاینە کۆنەکانی کورد چ بڵێن پەرتووکە ئاینەکانی کۆن جیلۆ بێ، مصحەفە ڕەش بێ، ئەسەرنجامی کاکەی بێ، هەر بە زمانی کوردی نووسراونەتەوە. ئەمانە پێش ئیسلامیش بوون. بەڵام لە دوای ئیسلامەوە، لە دوای هاتنی ئیسلامەوە بارودۆخەکە گۆڕاوە، چونکە کە ئاینی ئیسلام هاتووە یەکەم جێگەی بە ئاینە کۆنەکانی کورد لەق کردووە، دووهەمینیشی پێش بڕکێ و هین پاڵی بە زمانەکانی شۆناوە زیانێکی زۆری بە زمانی کوردی گەیانەوە بۆ چونکە لە زمانە پۆختەکە و زمانێکی تێکەڵاو